سڵاو بینەرانی بەڕێز ڕەمەزانتان پیرۆز و ڕەمەزانتان تەندروست. من دکتۆر جەمالم، پزیشکی پسپۆری شەکرە. کورتە باسێکتان پێشکەشەکەم سەبارەت بە ڕۆژووی مانگی ڕەمەزان و نەخۆشی شەکرە. باسی چی ئەکەین ئەمڕۆ؟ باسی ئەوەکەین کە جارێ ڕۆژوو چییە، سوودەکانی ڕۆژوو چییە، نەخۆشی شەکرە چییە، ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە ئایا بە ڕۆژوو بن، کێیان ئەتوانێت کێ ناتوانێت، و لە مانگی ڕەمەزانە چۆن ئاگیان لە تەندروستی خۆیان بێ، و ئەگەر کەسێک نەتوانێت لەبەر چۆکارێک ناتوانێت و چ کاتێ پێویستە کات ڕۆژوەوان کاتێ شەکرەی هەیە ڕۆژەکەی بشکێنێت. بەڕێزان، وەگەزانن ڕۆژوو بریتیە لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە. ئێمە ڕۆژووی ئاینیمان هەیە، ڕۆژووی زانستی و چەند جۆرێک تری ڕۆژوومان هەیە. لێرە فۆکەسێک خینە سەر ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز. لەم مانگەدا مسلمانان چەند سەعاتێک بە ڕۆژوون واتە خواردن و خواردنەوە ناخۆن و دەرمانەکانیشیان لەو کاتانەیە بەکار ناهێنن. ئەم جۆرە لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە کاریگەری زۆر لەسەر تەندروستی کەسەکە دروست دەکات. ئەو کەسانی تەندروستن ڕۆژوو زۆر باشە، سوودی زۆرە بۆ خانە و شانەکان و پێکاتەوە ئەندامەکانی لەشیان. بەڵام ئەو کەسانی شەکرەیان هەیە ئەکرێن بە چەند گروپێکەوە. بۆ بەشێکیان باشە ڕۆژوی ڕەمەزان، بەڵام بۆ بەشێکیان خراپە. ئەو کەسانی کە ئەتوانن بە ڕۆژوو بن کێن؟ ئەگەر کەسێک شەکرەکەی کۆنتترۆل بێ کە مەفروزە پێش هاتنی مانگی ڕەمەزان سەردانی پزیشکەکەی کردبێ، پشکنینی کردبێ بۆ ئەوی بزانێ لە کام جۆر کەسەیە، ینی لە کام گروپەیە. ئەگەر کەسێک شەکرەکەی کۆنتترۆل بێت، تەندروستی گشتی باش بێت، نەخۆشیەکانی تری ئەگەر هەیە وەکو زەخت و چەوری ئەمانە کۆنتترۆل بێ و عیلاج و چارەسەری هەبێت، و باری تەندروستی گشتی باش بێت، ئاگای لە خۆی بێ بتوانێت ئیدارەی عیلاج و دەرمانەکانی بکات، ویان دەرمانێکی سەلامەتی هەبێ وەکو مێتفۆرمینەوەی کە خۆتان ئەزانن حەبی 500 پێ ئەڵێن یان 1000 پێ ئەڵێن، و چەند جۆرێکی تری دەرمانیشمان هەیە هەر سەلامەتە لە مانگی ڕەمەزانە. ئەوانەی دەرزی ئینسۆلین بەکارێنن، یەک جۆر دەرزی بەکارێنن و وەزعی تەندروستیان باشە پێی، یان ئەو دەرمانانە بەکارێنن کە خەڵک بەگشتی وا ناسانوێتی وەکو دەرمانی دابەزینی شەکرە. ئەم کەسانە ئەتوانن بە ڕۆژوو بن، بەڵام پێویستە ڕێنمایەکان جێبەجێکن کە دواتر باسیەکەن. گروپێکی ترمان هەیە لە نەخۆشانی شەکرە وا باشە بە ڕۆژوو نەبن، واتە مەترسی زۆر گەورە لەسەر تەندروستیان هەیە ئەگەر بە ڕۆژوو بن. ئەمانە کێن؟ ئەو کەسانەی کە شەکرەکەیان شەکرەی جۆری یەکە و کۆنتترۆل نییە، و شەکرەی جۆری دووە بەڵام نەخۆشیەکانی تری هەیە وەکو شەکرەکەشی کۆنتترۆل نییە، دەرزی ئینسۆلین بەکارێنێ و تەندروستی دڵیانیان لولە خوێنەکانیان خراپە، وەکو نەخۆشی جەڵدە و نەخۆشیەکانی لولە خوێنەکانیان هەم بۆ بەم نزیکانە. یان ئەو کەسانی شەکرەی جۆری یەکیان هەیە بەڵام زوو شەکرەیان دابەزێ، لە سێمانگی ڕابردووە تووشی ترشەلۆکبوونی خوێن بوون، یاخود تووشی دابەزینی زۆر بەقوەتی شەکرە بوون کە نەیتوانی خۆی چارەسەری کا، پێویستی بە خەسخانە بووە. ئەو کەسانی کە شەکریان دابەزێ بەڵام هەستی پێ ناکەن، هەتاکو وەزعیان زۆر بەرەو خراپیە بە. ئەو کەسانی نەخۆشەکانی گورچیلەیان هەیە و دەرەجەی سزبوونی گورچیلەکان 4 و 5، و ئەو کەسانی زۆر پیرروپەکەوتون. ئەمانە بەڕاستی ئەمە پیان ئەڵێن ئێوە نابێ بە ڕۆژوو بن، چونکە ڕۆژوو زەرەر و زیانی زۆرە بۆتان. گروپێکی تر لە خەڵک ئەکەوێتە بینی ئەم دوو گروپەوە. ئەم کەسانە مەترسیان زۆرە، بەڵام هەندێکیان لە ژێر ڕێنمایی پزیشکەکانە ئەتوانن بە ڕۆژوو بن و هەندێکیان ناتوانن. ئەو ئەبێ پزیشکەکە قەرار بات کە تۆ لە کام گروپەی و چۆن بتوانێت چاودێری تەندروستیەکەت بکە لە مانگی ڕەمەزاندا. بەڕێزان، ئەو کەسانی کە ئەڵێن ئەتوانن بە ڕۆژوو بن ئەبێت چی بکەن؟ یەکەم، ئەبێ خواردنەکان تەندروست بێت، واتە ژەمی پارشێ و ژەمی ئێواران هەبێت. ژەمەکەش لە خواردنی تەندروست پێکاتە بێ، واتە دوورکەوتنەوە لە شیرینی و شیرین کەرە دروستکراوەکان و یعنی خۆتان نەزان لوقمە قازی و شیرینی زۆر، ئەمانە هەمووی خراپ. ئەتوانێت بەدەنکێ خورما ڕۆژەکەی بشکێنێت، پەرداخی ئاو بخواتەوە، ئیسراحەتێ بکە، دوایە توانێت سوپێک و زەڵاتەیە بخوا و ژەمەکەی بخوات. دوای ژەمەکەشی هەوڵبات هێواش جوڵە بکە وەکو پیادەڕەوی و یاخود تەراویحەکانی بکە کە ئەمانە بە شێوازە لە شێوازەکان وەکو وەرزشێکی نەرمونیان حسابە و تەندروستی کەسەکە پارێزێت. وە پێویستە پارشێویش خواردن بخوات. عادەتەن خواردنەکانی پارشێ و خواردنانە بن کە پێکاتوە لە پرۆتین و لە کاربۆهایدرایتی، یعنی لە شەکرە ئاڵۆزەکان، واتە خواردنی نانی سپی و ئەمانە نەخوا، نانی بۆر بخوا،
ئەتوانێت سپیایی بەکاربێنێ، هێلکە بەکاربێنێ و لە شەویشە بتوانێت کە بە باشی ئاو بخواتەوە بۆی تووشی وشک بوونەوە نەبێ. و ئەو بەڕێزانەی کە شەکرەیان هەیە و بە ڕۆژووە بن پێویستە وەرزشەکانیان بخەنە شەوان بۆ ئەوەی بتوانن ئاوێکی پێویست بخۆنەوە لەو کاتەدا و تووشی وشک بوونەوە نەبن. بەڕێزان، ڕێخستنەوەی دەرمانەکان یەکێکە لە شتە زۆر گرنگەکان کە پێویستەکە لەگەڵ پزیشکەکە تا بگەنە ڕێکەوتن. بە زۆری لە مانگی ڕەمەزانە ئێمە دەرمانەکان ئەخینە لای ئێوارە زیاتر وەک لە پاشێ و بۆ ئەوی دوورکەوینەوە لە دابەزینی شەکر لە ڕۆژدا. و ئەم دەرمانانەش جاری وای پێویستەکە بڕێکەم بکرێتەوە بەپێی حاڵەتەکە. ئەو کەسانی کە بە ڕۆژوون زۆر مهمە، زۆر گرنگە ڕۆژانە چەند جارێک پشکنینی شەکرەکان بکەن. و ئەگەر یعنی ڕۆژی 2 جار تا 4 جار بتوانن پشکنین بکەن. بۆ نمونە عەسرەکەی پێشنانی ئێوارە 2 سەعات دوای نانی ئێوارە پێش پارشێ و ئەتوانێت کە هەڵەسێ لە خەویان دەمەونیۆڕۆ. و هەر کاتێکی تر کە هەستی کرد شەکرەکەی بەرزە یان شەکرەکەی نزمە، ئەگەر شەکرەی بەرز بوو نیشانەکان ئەو یان تونێتی زۆر هەیە لەو کاتەیە، دوو لە ڕووتان زۆر ئەچێتە توالێت، وشک بوونەوەی هەیە، شەکەتی هەیە، منیشانی بەرزی شەکرەیە، پێویستەکە فەحسکە. ئەگەر شەکرەکەی لە 300 زیاتر بوو دەبێت ڕۆژەکەی بشکێنێت و عیلاجەکانی بەکاربێنێت. و هەر کەسێک نیشانی دابەزینی هەبوو وەکو لەژلەرزین، ئارەقکردنەوە، دڵەکوتێ، سەرگەش خواردن، شەکەتی و بێهێز بوون، لەو کاتەدا دەبێت پشکنین بکە. ئەگەر شەکرەکەی لە 7 کەمتر بوو 10 بەجێ ئەبێ ڕۆژەکەی بشکێنێت، پەرداخێش شەربەت یان بیپسی لەگەڵ پارچەیەک نان بخوات و دوای چارەکێت پشکنین بۆ خۆی بکاتەوە. ئەمانی کە باسمان کرد سەبارەت بۆ کەسانە بوون کە ئەتوانن بە ڕۆژوو بن. نقطەیەکی تر هەیە زۆر گرنگە بۆ ئەوانەی کە ناتوانن بە ڕۆژوو بن بە هۆکاری تەندروستیان. وەک ئەزانن ڕۆژوو عیبادەتێکی دەستە جەمعیە، بە تایبەتی لە شارە ئازیزەکەی خۆمان و لە وڵاتی خۆمانە. ئەو کەسانی کە ناتوانن بە ڕۆژوو بن جاری وایە تو هەز بە گوناحەکەن، تووشی حراجیە بن. ئەو کەسانی کە لە ڕووی بەهۆی تەندروستیەکەوە ناتوان پێویست ناکە هەز بەم گوناحە بکەن و پێویستەکە ژەمەکانیان نەپەڕێنن و ئاگایان لە سەحەتی خۆیان بێ و دەرمانەکان و ژەمەکانیان بە تایبەتی ژەمی نیۆڕۆ لە کاتی خۆیان بخۆن. ئەگەر لە ماڵەوە بوون چکار لە خێزانەکانەکەین کە خواردنیان بۆ دانن و ئەگەر لە دەریشەوە بوون یعنی لەبەر عەیبە و شتیوان وانەکەن ژەمەکان دواکەوە و دوای تووشی مشکلەکانی تر بن. بەڕێزان، ڕۆژووی ڕەمەزان ئەگەر بە تەندروستیەکەوە باشەوە بەڕێکیت، هەم لە ڕووی ئیمانیەوە هەز بە مرتاحیەکەی کە لە ڕووی تەندروستیشەوە گرنگە، هەم لە ڕووی تەندروستیشەوە خۆ دەپارێزی لە کێشەکان و ماکەکانی نەخۆشیەکە و ئەو حاڵەتانەی کە ئەکرێ ڕووبە. بە هیوای تەندروستیەکی باش بە هەموو لایەکتان هیوادارم ئەو کەسانی کە بە ڕۆژوو ژەبن ئاگیان لە تەندروستیان بێ لە جەژنا و لەو چەند ڕۆژی جەژنا و هەروەها لە درێژایی ساڵەکەیە پابند من بە ڕێنماییەکان و بگەڕێنەوە سەر دەرمانەکانی پێش ڕەمەزانیان کاتێک کە ڕەمەزان کۆتایی پێدێت. بە هیوای تەندروستیەکی باش بە هەموو لایەکتان، ڕۆژوتان قبوڵ. سمارت وەرچەرخانە.